حرمل چیە و بۆچی بەکاردێ؟ سەرەتا نعلەتی ئەڵڵا لەو کەسانێک کە خەریکی جادوو سحر و نوشتە ئاژاوە لە ماڵتایە مشکیلە لە ماڵتایە دوو هاوسەرن لە ماڵێکە پێکەوە دایمە شەڕەکەن هەر لە خۆی لەسەری و خۆڕایی شەڕ بە یەکتری ئەفرۆشن یاخود چاویان لەسەرە یاخود حەسادەتیان لەسەرە هەست بە ناڕەحەتیەکەن وەرن ئەم حرملە بەکاردێن. حرمل یەکێکە لە گیا پیرۆزەکان کە بەکاردێت بۆ دوورخستنەوەی جن و شەیاطین و بەڵاو مصیبەت و چاوپیسی و حەسادەت لەسەر ئینسانەکان لەوانەیە زۆربەتان بەکارتان هێنابێ پێشتر بەڵام بە غەڵەت بەکارتان هێنابێت. وەرە با تەریقە ڕاستەکەتان پێ بڵێم چۆن چۆنی ئەمە بەکاربێنین. کەمێک لە حرملەکە خێنە سەر دەستی ڕاستمان لە هەمووی گرنگتر دەستی ڕاستمان و حوجا سوورەتی فاتحە و حوجا سوورەتی ئیخلاص واتە قول هوالله ئەحەد خوێنی بەسەر حرملەکەیە و دواتر ئەیخەیتە سەر مەبخەرەکە مەبخەرەش نەبوو لەسەر قاپێک بێ هەرەتوانی بەکاری بێنی خەڵوزێکی بۆ گەشێنیتەوە حرملەکە سووتێنی ئەیگەڕێنی بەناو ماڵەکەیە لەگەڵەوەیە حەوجار ئایەتەل کورسیە خوێنی و دوای ئەوە بەردەوام سڵاواتدان لە دیداری پاشی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم ئەم کردارە بۆ ماوەی 7 ڕۆژ بە بەردەوامی یەک لە دوای یەک دووبارە ئەکەیتەوە ئینشاءالله ئیسفادەی لێ یەکەیت و ئەمە شێوازی بەکارهێنانەکەی بوو. ئێستا حرملەکەش لە ئەنوارمەکە بەردەستە. باشترین کات لە چ کاتێکە ئەمە بکرێ نیو سەعات پێش غروب واتە نیو سەعات پێش خۆر ئاوا بوون.